ینی بەیەمە یەکێکی وەکو بەسام جەڕار کابرایکی بانخوازە قسەزانە وردەکاریشت جوان لێگەیاتەوە چێتە ناو مەسالەکانەوە شتی خۆشی هەیە بەڵام کاکی خۆ بە شەریشە ماقولێکە ئەو کەوتە و غەڵەتەوەی تۆشبی بە دوایە بکەویتە ئەو غەڵەتەوە خەڵکێکی ئاوا هاتووە ئەمە لە پێی ئاەتەکانی قورئان هاتووە گەیشتۆتە و قەناعەتەی ساڵی 2022 ئیسرائیل نامێنێ باشە عمری ئیسرائیل خۆی کوژە خۆی بڕێ هەتاکو 2022 ئەی باشێکە 2022 ئیسرائیل هەر ملیپانتر بوو هەر ئەستورتر بوو هەر لە جێگەی خۆی مایەوە ئەگە 2022 وڵاتی عەرەبی کەشی گرت لە جیاتی لە ناوچێ هەر زیای کرد ئەخ نابێ برا بەڕێزەکەم ئەزانن ئیسرائیل کەی لە ناوچێت ئیسرائیل لەسەر دەستی عیسا سەلامی خوای لەبێ و ئەوانەی کە لەگەڵ ئیسایان ئیسرائیل لە ناوچێت کە تا دەجال نەکوژرێت ئەو ئیسرائیلەوە جوولەکە هەر لە تەرەقیان باشە دەجال خۆی چەنە حکومەکات پێش ئەوەی دەجال بێت مەلحەمە کوبرا ڕووداوی مەلحەمە کوبرا ڕووبوو ڕۆبوونەوەی ئومەتی ئیسلام لەگەڵ ئومەتی غەربە باشە پێش مەلحەمە کوبرا پێغەمبەر صلی الله علیه و سلم باسی شتێکی ترمان بۆ کات پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ ستصالحون الروم صلحا آمنا حتى تقاتلوا أنتم وهم عدوا من ورائهم أو من ورائكم لروايتك الله اللي قرروا مكان الصلح كان تعالى يكتر أمين بن صلحك أمين بن لا يكتر حتى وايل يدي إيو أوان بيك والشر دوجمنيك أكان لدوايا نوا يا لدواي إيو لروايتك أفرمي لروايتك أفرمي ستكون هدنة بينكم وبين بني الأصفر حتى تقاتلوا معهم عدوا من ورائهم ئاگر بەستێکە بێ لە بینی ئێوە و لە بینی ئەم بەنی ئەسفەڵ ینی ڕۆمەکانە قژ زەردانی ئەوروپا ئەمانە لەگەڵ ئەوانەیە ئاگر بەستێک ئەبێت هەتا وای لێ دێت دوژمنێک هەردوو لا پێکەوە لێدەن لە دوای ئەمەش ئینجا مەلحەمە کوبرا دێ ئەو شەڕە گەورەیە دێت مەلحەمە کوبراش بە دوایە 3 ساڵ گرانی دێت کە نان و ئاو نامێنێ لەسەر ئەرزا خەڵک هەموو لە برسا تیا ئەچێ ئینجا بە دوایە دەجال دێت دەجالیش دێ ساڵێک و مانگێک و هەفتەیەک و 37 ڕۆژ حکمەکە بە قیاسی ئەمڕۆ اینجا چ ڕۆژەکەی ئەو تەواو ئەبێ ئەیسا دێ ئەیسا دێت اینجا ئەمە ڕوو ئەدات ئەگەر لەم دقەیەشەوە دەستی پێ بکەیت هەر لەم دقەیەشەوە دەستی پێ بکەین بە زمانە هێشتا ئەوە ناگاتە 2022 تەواو نابێ برا بەڕێزەکە لەبەر ئەوە ئەبێ ئاگادار بن ئەم ڕووداوانە تو شتێک بینی و ئاوا بینی یەکسەر لەسەر واقع اینجا پێشۆش دەبیرم نەچێتەوە هەر لەسەر ئەم مەسەلێش ڕووکردنەوەی بم لە هەنگێک لەو هینانە بینم بەڵێ مسلمانان و غەربە بن بە هاوپەیمان مسلمانان و مەسیحیەکان و سەلیبیەکانە بن بە هاوپەیمان کاکە ئاگاتان لێبێ لە حەدیث پێغەمبەر صلی الله علیه و سلم جوانە لەفزەکان وەرببنەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ ستصالحون الروم صلحا آمنا صلحیان لەگەڵەکەن صلح یعنی چی صلح یعنی پێشتر لە شەڕع بوون ئێستا هاتوون صلحێکتان بە موقەتی کردو بە ماوەیەک ياخذ فما ستكون هدنة لفظ كان جوان ديار حديث كان صحيحة لبخاري لمسلماته هدنة يعني آجر بث كواتا مسلمانان لقل أوانا لقل غربا بين الشراب بن بس آجر بث كان خلق يقدر أويك هر لكونا وهاو بيماني غرب وغرب داينا وكدوني بباشا وبدا صلاة داري منطقك وهذا أنا أوان صوحة كان لقل غرب ورمار والله واحد بياوي غربون ئەوەی کە سڵحەکەی لەگەڵەکەوەیە کە شەڕ لەگەڵ غەرباکات ئەوەی کە لە ڕووبەڕووبوونەوەیە لەگەڵ غەربا و مسلمانانی کە ڕووبەڕووبوونەوەن لەگەڵ غەربا ئەوان هودنە و سڵح لە بینی ئەوان و غەربا ڕوەدا بۆ ماوەیەک هەتا وای لێ دێ دوژمنێکی گەورەی ئەمەگە گەورەیەتە پێشەوە هەم دوژمنی مسلمانانیش هەم دوژمنی غەربیش هەردوو لا بە مەجبورن ئاگر بەسکەن بۆی لەو دوژمنە بن ئەو دوژمنەش جاکێیە ئەوەش قسەی زۆر لەسەرە هەر یەکەی شتێکی وتووە بس كعب الأحبار نبيك هيك لا تابعين كان كابرايكي جولك بو مسلمان بو الله فارسة بلا هنگ العلماء ردينا ولا نخير قصة ضعيف وهيج دليل كينيا شو كابراي زوري إسرائيليات لا بو جراويتي الله نو إسرائيليات وقصة كشي زول لسرجا كينيا أو والله أعلم لا إخوي جوريو زمان دري أخاتك كين ما بزنا ما بس من اللي راتشيا تو دي 2022 دانيال إسرائيل لنا وتشيه بلاويكي تو بو خلق علي لقرآن درم هناوا
بەحسابی جومەلم بۆ ئەەکەیت بەحسابی نازانم ئاەتەکان و حرفەکانیم بۆ دێنیت ئەمە نابێ بکرێ بە دین لە خەڵک ئەمە نابێ لەسەر ئیسلام بکرێ بە ماڵ ئەمە ببووتی ئەمە لێکدانەوەیەکە ئەسڵەوەی هێر جومەلەکە هەر غەڵەتەوە هەر دروست نییە بەڵام لە قورئانە ئیعجازی ڕقەمی تایە بەڵێ لە قورئانە ئیعجازی ڕقەمی جوانی تایە بەڵام مبالەغەکردن تایە بە بێدەلیل بە بێسەلماندن ئەوە گومان لەسەر قورئانەکەش دروستەکە بێ ئاگادار بیت غەڵەتی خۆمان نەکەینە ملی قورئان ئەمە ئەسڵی مەسەلەکێک کە ئەمێ ڕوونی کەمەوە ئەگەر 2022 ئەم شتە ڕووی نەدا و نەهاتە دی خەڵکێک نەڵێ ئێمە لە 10 ساڵ لەمە پێشە چووکەوەی کە بڵاوی کردووە لە دەوری 2001 و 2002 ئەم قسەی بڵاو کردەوە نامیرکێکی بڵاو کردەوە کە 2022 زەوال و ئیسرائیلی پێ لە ناوەچێت ئەوە بوو بە 2018 وا خەریکا بێ بە 2022 لە 2001ەوە هەتا ئیستا و ئەوە چاوەڕێ ئەکەن خەڵک ئەگەر ئەم ڕووداوانەی کە پێغەمبەر سەڵسەلام لە حەدیثی سەحیح باسی کردووە هەمووشی ئەمانە ئیستاوە دەست پێ بکا بێنین هێشتا لە 2022 جوولەکە لە ناو ناچێت برا بەڕێزەکەم لەبەرەوە بە ئەمە نەکەین بە ماڵ لەسەر دینی خوا ئەمەش یەکێکە لەو هەڵانەی کە هەنگێ لە داعیەکان و لە موسڵمانان بە خۆش باوەڕی یا بە نەزانین یا بە حەماسەت تێی کەوتون ئەبێ ڕاست بکرێتەوە